ئایا دەزانی بۆچی کار ناکەیت بەڵام بەردەوام هەست بە ماندووبوونێکی زۆر دەکەیت؟ هەندێک جار مرۆڤ هەست دەکات زۆر شەکەت و بێهێزە، ماندووە و بێتاقەتە و تەنانەت بێ ئەوەی هیچ کارێک ئەنجام بدات. زۆر شت هەیە کە دەتوانرێت لە ژیانی ڕۆژانە ئەنجام بدرێت بۆ ئەوەی وزەیەکی زیاترمان هەبێت و کەمتر هەست بە بێتاقەتی بکەین و بتوانین چالاکانە کارەکانمان جێبەجێ بکەین. گرنگترینیش خواردنی خۆراکی تەندروست و وەرزشکردنە. بۆ دەرکردنی هەستی بێتاقەتی لە جەستەتدا دەتوانی ڕێڕۆیشتنێکی زیاتر بکەیت، ڕۆیشتن بەپێ بۆ ماوەی زیاتر لە نیو کاتژمێر کارکردنی دڵ و خوێنبەرەکان باشتر دەکات و وا دەکات ئۆکسجین بگاتە هەموو بەشەکانی جەستە و هەست بە چالاکی زیاتر دەکات. خواردنی شلەمەنی یەکێکی ترە لە یارمەتیدەرەکان بۆ چالاکبوونی جەستە و توێژینەوەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کەمکردنەوەی خواردنی شلەمەنی دەبێتە هۆی وشکبوونەوە و ماندوویەتی بەتایبەت لە نێو ژنانی گەنجدا، بۆیەوە باشە ڕۆژانە زیاتر لە 8 کوب ئاو بخورێتەوە. خواردنی تەندروست کە ئەویش یەکێکە لە گرنگترین پێداویستەکانی جەستە بۆ ئەوەی بە چالاکی بمێنێتەوە. بە تێپەڕبوونی تەمەن ئارەزووی خواردنیش کەم دەبێتەوە، بەڵام وا باشە بۆ هەر ژەمێک تێکەڵەیەک بێت لە کاربۆهیدریت و دانەوێڵە و پڕۆتین و کەمێچەوری. پیاسەکردن لە ژێرتیشکی خۆری بەیانیاندا یەکێکی ترە لەو هەنگاوانەی پێویستە جێبەجێ بکرێت. شارەزایان ئامۆژگاریمان دەکەن دوای هەستان لە خەو خۆمان بخەینە بەرتیشکی خۆر، چونکە ئەو تیشکانە بە درێژایی ڕۆژ وزە بە جەستەمان دەبەخشن. خەوتن و لە خەو هەستان هەموو ڕۆژێک لێکاتدا گرنگە بۆ چالاکی جەستە بە گوێرەی وتەی شارەزایان. ئەمە یارمەتیدەرە بۆ ڕێکخستنی کاتژمێری بایۆلۆژی لەش و ڕێکخستنی ئاستی وزەی جەستە. بەڵام ئەگەر وزەت کەم بوو بە جۆرێک نەتوانی چەند چالاکێکی ئاسایی لە ڕۆژەکەتدا ئەنجام بدەیت، شارەزایان ڕێنماییمان دەکەن سەردانی پزیشک بکەین بۆ چارەسەرکردنی کێشەیەکی تەندروستی کە دەکرێت هۆکاری پشت بێهێزیمان بێت.